ڕۆژنامەوانی لەژێر گەماروی میدیای دیجیتالدا دروشمی ڕۆژی جیهانی ئازادی ڕۆژنامەوانی ئەم ساڵە. بۆچی میدیای دیجیتال دەبێتە کێشە بۆ بواری ڕۆژنامەوانیمان؟ ژمارەیەک پرسیاری تریش هەن پێویستیان بە وەڵامی یەکلاکەرەوە هەیە، بە تایبەتی کاتێک ئەم پرسی ئازادی ڕۆژنامەوانیە لەگەڵ پرسی ژناندا باس دەکرێت. کورد کۆنێکشن میوانداری هانا شوان نووسەر و ڕۆژنامەوان دەکات. هانا خانم، ئەم کاتت باش، دەمەوێت بەو پرسیارە دەست پێ بکەم، میدیای دیجیتال چەندێک ئازادی بەخشیوە بە ژنانی ڕۆژنامەوان یان بە پێچەوانەوە کاریگەری هەبووە لە سەریان؟ سلااو لە ئێوە، زۆر سپاس بۆ ئەوەی کە سپیسێکتان نا بە ئێمە بتوانین ئێمەی ژنان هەندێک لەم ڕۆژە جیهانیە هەندێک لە دەردەدڵەکانمان باس بکەین و هەندێک لەو ئاستەنگە گەورانەی کە دێنە بەردەمان باسی بکەین. ئەمساڵ قسە و باس زۆرە لەسەر میدیای دیجیتال کە ئێمە ساڵانێکە بەڕاستی بە هۆی میدیای دیجیتالەوە بە چەند شێوازێک ئێمە ئاستەنگی گەورەمان هاتۆتە بەردەم. یەک لەو ئاستەنگە گەورانە ئەوەیە کە ڕێژەیەکی زۆر لە ژنان لە میدیاکانی ترا بە هۆی بوونی میدیاکان بە دیجیتال لە میدیاکانی ترا دەستیان لە کار کێشاوتەوە یاخود کارەکانیان لێکەم کراوەتەوە. بۆ خۆتان نەزانن لە ئێستایا میدیای دیجیتال نزیکەی یاخود نزیک بۆتەوە لەوەی کە جێگەی میدیای بینرا و بیسترا و خوێنرا و بگرێتەوە. بۆیە ڕێژەیەکی زۆر لە ژنان کە ژنانی زۆر بتوانن ناتوانن لە میدیا دیجیتالیانە ئیش بکەن، بە تایبەتی کە لە هەرێمی کوردستانە ئەومان لات نەچێت کە میدیایەکی سەربەخۆمان نییە، بەڵکو میدیای حیزبیمان هەیە. ئەکەوێت سەر ئەوەی ئەو میدیا دیجیتالانە چۆن تەوزیع بن بەسەر میدیا حیزبیەکانە و ئەو میدیا حیزبیانەش کە جیاکاریان لە نێواناکرێ. ئەگەر حیزبەکەی خاوەنی ئەو میدیا بەهێز بێ، ئەوە زانیاری و ئەتوانەیە کە ستافەکانی موچە بدات و ئەتوانێت زانیاری دەستکەوێ و ئەتوانێت بەرهەمی ڕۆژانەی هەبێ. و گەر حیزبەکەی لاواز بێ، ئەوە بەپێچەوانە. ئیشکردنی ژنان لەم ناوەندە ئیشکردنێکی زۆر زۆر قورسە. ئەمە لەلایەک. لەلایەکی تر فیگری ژن لە میدیای ئەلکترۆنیا بەڕاستی لە هەرێمی کوردستانە بە تایبەتی فیگەرێکە کە هەمیشە هەوڵی ڕێجەکتکردنیە درێ، هەمیشە هەوڵی لاوازکردنیە درێ، هەمیشە تانە و تەشەری ئەخرێتە پاڵ. ئەوە لە مەسەلەی هەڵبژاردنەکانە باس ناکەم کە چ جۆرێک توند و تویژەی سیاسی لە میدیای دیجیتالەوە ئاڕاستی ژنان ئەکرێ، بە تایبەتی ئەو ژنانەی کاندی دەبن یاخود ئەو ژنانەی هەوڵ ئەیەن کە لە بواری سیاسیا جێگەی خۆیان بکەنەوە، کە بوارێکی زۆر زەحمەتە. بەڵێ هانا خان، دەمەوێت بێمە سەر ئەم پرسیارە باسمان لە کاریگەریەکانی میدیای دیجیتال کرد بەو شێوەیە، بەڵام ئەوە چەند ساڵێکە، یعنی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ماوەی 30 ساڵە کە دامەزراوە هەمیشە باز لەوە کراوە کە ژن دەرفەتی زیاتر بە ژن ئەدرێ، هەوڵە درێکە زیاتر دەرفەت بڕەخسێنرێ بە تایبەتی لە بواری میدیا. و دەشبینین ئێستا لە میدیا کوردیەکانەکە ژنێکی زۆر با بڵین کە لە میدیای کوردیە ئیشەکەن. بەڵام ئایا ژن لە هەرێمی کوردستان گەیشتۆتە ئەو ئاستەی خاوەنی دەستگا میدیایەکان بێ یاخود با بڵین کاریگەریەکی هەبێ لە ئاستی بەڕێوەبەرایەتیدا؟ بەداخەوە نەخێر، ڕاستە ڕێژێکی زۆر لە ژنان ئەبینین. ڕێز و حورمەتم بۆ هەموو ئەو ژنانەی کە بێژەری بتوانان بەرنامەیان هەیە. زیاتر بێژەرەکان ژنانن، یعنی بەڵام ژوورەکانی ئیدیتین زۆر کەم ژنی لێ، ژوورەکانی هەواڵسازی زۆر کەم ژنی لێیە و بۆردەکانی بەڕێوەبردن، بۆردەکانی دانانی استراتیجی کەناڵ ئەمانە ژنیانتیا نەک کەما غیابە. بەڵێ ئەمە هەمووی وای کردووە کە دەنگ و ڕەنگی ژن لە میدیاکانە تەنها دەنگ و ڕەنگێکی شکڵی بێ. بەڵام ئەگەر بینە سەر ئاستی عەمەلی، بە تایبەتی ئەو پەیام نێرانی کە لە فیڵدا ئیشەکەن واتە لە حەقلا ئیشەکەن واتە ڕۆژانە ئیش ئەکەن، ئەمانە کێشە و گرفتیان زۆر زۆرم. یەکێک لەو ئامارانەی ئەمڕۆ بڵاوکراوەوە، دوێنێ بڵاوکراوەوە، کۆمەڵەوەی داکۆکیکردن لە ئازادی ڕۆژنامەگەری هەیە لە عێراق. بەس لەوا کاکە ژمارەیەک ڕۆژنامە نووسی سەربەخۆن ئەم کۆمەڵەیان دامەزران و ساڵانە راپۆرتیان هەیە. راپۆرتەکانە بەڵێ هانا خان، پێمان خۆش بوو زیاتر باز لەم بابەتە بکەین، بەڵام بەداخەوە ماوەی بەرنامەکەمان هەر ئەوەنە دەرفەتمانەدا. زۆر سپاس دەکەین کە لەگەڵماندا بووی. سپاس بۆ ئێوە. سپاس بۆ ئێوە.